نووسەر و زمانناس و توێژەری کورد کوردستان موکریانی ساڵی 1947 لاولێر لەدایک بووە. کچی کەسایەتیەکی گەورەی کورد گیوم موکریانیە. لە کوردستان و بەغداد و مۆسکۆ خوێندوویەتی. دواتر بۆ مامۆستایەتی و سەرپەرشتی بەشی کوردی لە هەردوو زانکۆی سەلاحەددین و سلێمانی گەڕاوەتەوە کوردستان. ئەندامی کارای کۆڕی زانیاری کورد بووە. لە دەستگای ئاراسدا سەرپەرشتی چاپی هەندێک لە فەرەنگەکانی کردووە. سکرتێری یەکێتی ئافرەتانی کوردستان بووە. کۆمەڵێک بەرهەمی گرنگی لە بواری زمان و ئەدەبدا نووسیوە، وەک فەرەنگی ڕووسی کوردی ساڵی 1970، ئافرەت لە هۆنراوی کوردیدا ساڵی 1970، ڕێزمانی کوردی بۆ زانکۆکانی عێراق ساڵی 1982.